ڕۆژی پێنجشەممە چوارەیابی 2022 چین دەستی بە مانەوە سەربازیەکانی کرد لە دەوروبەری تایوان کە شایدی پەرەسەندنی گرژیەکانە لە دوای سەردانەکەی نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ ئەو دوورگەیە کە پەکین بە بەشێک لە خاکەکەی دەزانێت. کەناڵی تەلەڤیزیۆنی چین ڕایگەیاند لە دەوروبەری دوورگەی تایوان مەشقەکانی دەست پێ کردووە، ئەوە گەورەترین مانۆڕە کە تا ئێستا لەلایەن ئەو وڵاتە ڕێکخرابێت. هاوکات فەرماندەی سەربازی لە ڕۆژهەڵاتی چین ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند کە بۆردومانی دوورمەودایان ئەنجام داوە بە لێدان لە چەند ئامانجێک لە ناوچە تایبەتەکان لە بەشی ڕۆژهەڵاتی گەروی تایوان. سەرچاوەیە کە ناوی ئاشکرا نەکراوە بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە تایوان سیستەمی موشکی جێگیر کردووە بۆ بەرپەرچدانەوەی چالاکیەکانی هێزی ئاسمانی چین. هاوکات کەشتیەکانی هێزی دەریایی تایوان لە هێڵی سنووری هەردوو وڵات لە ئامادەباشیدا ماونەتەوە بۆ چاودێریکردنی چالاکیەکانی هێزی دەریایی چین. لەلایەکی دیکەوە پارتی پێشکەوتنخوازی دیموکراتی دەسەڵاتدار لە تایوان ڕەخنەی لە مانۆڕە سەربازیەکانی چین گرتووتی گرژی لە ناوچەکەدا زیاد دەکات، هەروەها بە نایاسایی وەسفی کردووە. ئاماژەی بۆش کرد چین ڕەفتارێکی تاکلایەنە و نابەرپرسارانەی ئەنجام داوە لە قەرەباڵغترین ڕێڕەوی ئاوی نێودەوڵەتی و فڕین مانۆڕی سەربازی ڕێخستووە. هاوکات وەزارەتی بەرگری تایوان ڕایگەیاند هێرشی ئەلیکترۆنی کراوەتە سەر ماڵپەڕی وەزارەت و بە شێوەیەکی کاتی کارەکانی هەڵپەسەردراوە. ئەوەشی ڕاگەیاند کە چەند موشکێک لە دەوروبەری دوورگەکەیان کەوتونەتە خوارەوە. لەلایەکی دیکەوە تایوان دەڵێت ڕۆژی چوارشەممە سێی ئافڕۆکە جەنگیەکانمان بۆ دەرکردنی 27 فڕۆکەی چینی فڕیون بە سنووری ئاسمانیان بەزاندەبوو. هەروەها حکوومەتی تایوان ڕایگەیاند سیستەمی موشکیان جێگیر کردووە بە مەبەستی چاودێری چالاکیە سەربازیەکانی چین لە ناوچەی بەرگری ئاسمانی وڵاتدا. چین تووڕەی خۆی لە سەردانی بەرزترین بەرپرسی ئەمریکا بە دوورگەکە لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا دەربڕی کە لەلایەن نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە ئەنجام درا. کاردانەوەکانیش لە بەڕێوەبردننی گەورەترین مانۆڕی سەربازی و بانگێشتی باڵوێزی ئەمریکا لە پەکین و وەستانی زۆرێک لە هاوکاریە کشت و کاڵەکان بۆ تایوان خۆی دەبینێتەوە. هاوکات لە پەیوەندیەکی تەلەفۆنی ڕاشکاوانەدا لە کۆتایی مانگی تەمووزدا شی جینپینگ سەرۆکی چین هۆشداری داوەتە جۆ بایدن کە یاری باگر نەکات لە سەرپرسی تایوان. هەروە وتەبێژێک بە ناوی وەزارەتی دەرەوەی چین ڕایگەیاند واشنتۆن بەرپرسە لە دروستکردنی بارگرژیەکان. ئاماژەی بەوەش کرد ڕێگە نادەین کە واشنتۆن دۆسەی تایوان بەکار بێنێت بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی ئەمریکا. پەیوەندیەکانی نێوان پەکین و تایوان لە ساڵی 1949 ڕووی لە ئاڵۆزی کرد کاتێک پارتی نەتەوەی لە ڕێی هێزەوە کۆنتڕۆڵی دەسەڵاتیان گرتە دەست. لەو کاتەوە پەکیندان بەسەر بەخۆی تایواندا نانێت و بۆ بەشێک لە خاکی چینی دەزانێت و هەر هەوڵێکیش بۆ جیاکردنەوەی لێی ڕەت دەکاتەوە. لە بەرامبەریشدا تایواندان بە دەسەڵاتی حکوومەتی ناوەندی پەکیندا نانێت.